بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله الذي قال: كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێت: هەموو مناڵێکە لە دایکە بێ لەسەر فیترەیەک و خوارزکیەکی پاک لە دایکە بێ، واتە بخشەیەکی نەکراوەیە، کاغەزێکی سپیە، هیچ تاوانێکی لەسەر نییە، بە فترەت و بە ئیمانی خۆی خوای گەورە ئەناسێ. فترەتی ئینسان کە لە دایکە بێ ئەزانێ خوایەک و خاڵقێک هەیە دروستی کردووە. ئەفی اللهی شەک، ئایا هیچ گومانێک لە خوای گەورەیە هەیە؟ نەخێر. ئەگەر خوای گەورە گومانی بۆ عەبدەکەی بێشتایەتەوە، ئەو کاتە بیانووی بۆ ئەهێشتەوە بۆی کە ئیمان نەهێنێ. لەبەرەوە خوای گەورە بەم خەڵقەی کە دروستی کردووە بۆ ئێمە، بەم قورئانەی کە ناردوێتی، بەم پێغەمبەرانەی کە ناردوێتی، هەموو شتێکی کۆتایی پێناوە. ئەوەی کە ئیمان ناهێنێ خەلەکە لە خۆیەتی. ئەمە دەرمان یان هەنگوین بەدەمی تاڵە، ئەمە خەتای دینەکە نییە. ئەم کەسە ئینحرافی لە ئەسڵی مەبەستەکە کردووە، لەسەر سکەکە لاچووە. واتە سکەکە بۆ خۆی کە ئینحرافی کرد کە قتارەکە لایدا شەمەندەفەرەکە جوڵا، خەلەلەکە لە شەمەندەفەرەکە نییە، خەلەکە لە سکەکەیە کە تێک چووە. ئەبێ ئەم ڕێڕەوە ڕاستکرێتەوە کە پێوتە سیراط المستەقیم. بۆیە خۆشەویستەکانم، ئینسان بە فیترەتی خۆی ئیمانی بەخوا هەیە. مناڵێک بێنە ناتوانێ قەناعەتی نەبێ، لە ماڵەوە داینێ پێی بڵێت ئەم تەسبیحەی دەستی منە بینن، ئەڵێ بڵێ، بڵێ ئەم تەسبیحە من لە بازار کۆمەڵێ دەنگ بوو کڕیم، دامنا لە ماڵەوە، چوم لە شوێنێکی تریش پەتێکم بۆ کڕی، دوای زەنگوڵەیەکی بچکۆلەشم بۆ کڕی، لە ماڵەوە دامنا، هاتمەوە ئاوا پێچرابەوە، بەڵام دەستخۆشیم لە کەس نەکرد، چونکە هەر خۆی وای لێ هاتبوو. مناڵەکە لە باوکە ئەم تەسبیحە چۆن ئەکرێ خۆی ئاوا بهۆنرێتەوە؟ هۆنینی ئەمە کارێکی ئاسان نییە. بە هەر شتێک ئەتوێ قەناعەتی پێ بکەیت، قەناعەت ناکە. هەستەکە کەسێکی عاقڵ لە پشتی ئەمەوەیە کە ئەمەی هۆنیوەتەوە. بۆیە ئینسان بە فترەتی خۆی ناتوانێت ئیمان نەهێنێ. ئەو خواردنەی کە لە ماڵەکەیە ئەیخوات، هەر نمونە بە خۆی پێبێنەوە، بڵێ کوڕی من، تۆ باوەڕەکەیت ئەم هێلکەڕۆنەی کە ئێستا خواردت ئافێتە بێ، هێلکەکە هەیە و ئاگرەکەش هەیە و تاوەکەش هەیە و ڕۆنەکەش هەیە، تەسەووڕەکەیت خۆی پێگەیشت بێت هاتێتە بەردەست کەی بانوویەک لە ماڵەوە ئەمەی نەکرد بێ؟ قەناعەت ناکە. ئەڵێ ئیلا ئەبێ کەسێکی عاقڵ لە پشتی ئەمەوە بێ. ئەم پاسکیلەی تۆ کە سەرێکەویت، تەسەووڕەکەی کەسێک ئاوا پێکی هێنابێ و دای مەزران بێ و دروستی کرد بێ، کەسێکی عاقڵ و دانا لە پشتیەوە نەبێ، کارگەیەک لە پشتیەوە نەبێ، ئەگەر وا بواە پارەمان پێ نایەهدا، هەر بۆ خۆی دروستە بۆمان هێنایە ماڵەوە. مناڵ کیانێکی عاقڵە، بۆیە زانێت لە پشتی ئەم کەونە گەبرێەوە خوایەکی عەزیم هەیە، خوایەکی دانا هەیە، خوایەکی خالق هەیە، خوایەکی مبدع هەیە، خوایەکی بەدیع هەیە. قەناعەتی شەکات و زۆر بە ئاسانی پێشی نەڵی پێی پرسە بڵێ ئەمە چێ بووی دروست کرد؟ ئەڵێ خوا. ئەی چێ خۆتی دروست کرد؟ هەڵێ خوا. لەبەرەوە ئەمە لە فترەی مناڵە هەیە، بەڵام گرنگەوەیە تۆ چۆن ئەتوانیت ئەمەی تیا بچێنی، وەکو چۆن دانێکی بۆ ئەچێنیتەوە. بڵێ کوڕم، ئەو دانەی کە ئێستاکەنە ئەها ئاگادەی نەبوو، ئەها فڵچەت ناکرد و سیوات کرد ناکرد و شیرینی و زۆرە خوارد، ئەها دانەکەت کەوت، ئەو دانی هەمیشەیە بۆ زانی، ئا شوێنەکەی هەرکەلە، ئەزانی ئەو دانە چەند قیمەتی هەبوو. ئەو دانەی تۆ خوای گەورە بە یەک بەرگی جوان دای پۆشی بوو کە لە ما بوو، کە عینە سەدەف وا بوو. ئەنجا خوای گەورە لە شوێنێکا بۆی چاندبوویت، خوێنی بۆ ئەچوو، خوێنی لێ دەرەچوو، دەماری بۆ ئەچوو، هەستی بۆ ئەچوو، ئازاری بۆ ئەچوو، هەموو شتێ لەو دانەی تۆیا هەبوو. سە بەداخەوە لە دەستماندا هەموو دکتۆرەکانی دنیا کە کۆ بنەوە دانێکی سناعیمان بۆ ئەچێنن، کاستی تیانە بەداخەوە. ئاها دروستکراوی خوای گەورە چۆنە لەگەڵ دروستکراوی دەستی ئینسانەکانە، لە کاتێکا گەورەترین کارگەکانیشی لێ کۆ بنەوە. بۆیە مناڵ بە فترەتی خۆی ئیمانی بەخوا هەیە، زۆریشی لێ نەکەی، خۆی چێتە سەر سکەکە. مناڵێ هەر لێی گەڕێ بە فترەتی خۆی، فترة الله التي فطر الناس عليها،
لا تبديل لخلق الله. ئەو مناڵە بە سروشتی خۆی بەجێ بێڵە خوا ناسێت، بەڵام بەداخەوە ئەوە باوکو دایکن ئەگەر خوا نەخواستە لابن یاخود ئاگایان لێی نەمێنێ خەڵکانێکی دژەدین بەلاڕێیە ئەبن ئەم مناڵە لە دین هەڵەژێڕنەوە یاخود دووری خەنەوە، ئیکەن بە نەسرانی، ئیکەن بە مەجووسی، ئیکەن بە ئاگرپەرست، ئیکەن بە یەهودی. لەبەرەوە ئەمڕۆ بەداخەوە ئەم مەنهەجانەش کە بەناوی دینەوە دانراون مناڵ لە خشتا بن و مناڵ بۆ نییە پێی بڵێ تۆ موسڵمانی، وەکو چۆن بۆ نییە پێی بڵێ ڕەگەزەکەت ئەوەیە تا خۆی بێ بە 18 ساڵ دوای خۆی هەڵەبژێرێ. یعنی کەواتە ئێمە خۆمان ئینحراف بە مناڵەکانمانەکەین لە ڕێگە لایەن نەدەین. ئەگەر کاتی خۆی بە دەستێک ئاگامان لە مناڵەکانمان بوو، ئێستا بێ بە 4 چاو بە 4 دەست ئاگامان لە مناڵەکانمان بێ نەفەوتێن، چکە هەر یەکە و بەرە و شوێنە کێشمەکات و بە ئاقارێک ئایبە. بۆی ئەمڕۆ زۆر زەرورە منداڵەکانمان لەسەر ئەو فیترە پاکە چۆن بە مەلۆتکەی و بە بەرگێکی سپیەوە وەرمانگرت و بە پاکی ئەبێ ئاواش تەسلیمی کەینەوە بە پاکی، چونکە باجی ئەمە قورسە. بۆیە ئەو کەسەی کە فیترەی ئیمانی هەیە، ئیمانی بەخوا هەیە بە یەقین، ئیمانی بە تەوحید و یەکتاپەرستی پەروەردگار هەیە، ئیمانی بە ئەخلاقی ئیسلامی هەیە. بۆیە ئەم شانە لە ئیسلامە پێوتێ معروف. معروف یعنی چی؟ یعنی چاکە، یعنی شتێکە ناسراوە. ئەی منکەر یعنی شتێکی شاراوە و قێزەونە. یعنی چی؟ یعنی ساکەنە ئەم مناڵە لەم بەرگە دانیشتووە بڵێن کچە جوانەکەم تۆ حەزەکەیت ئەخلاقی ئینسان چۆن بێ؟ باسی موسڵمانیشی بۆ مەکە. ئەڵێ وەڵا حەزەکەم ڕازگۆ بێ، حەزەکەم ئەمانەت پارێز بێ، حەزەکەم لەسەر خۆ بێ، حەزەکەم ئینسانێکی بەخشندە بێ، حەزەکەم ئینسان. هەموو ئەو سیفەتانە بۆ باسەکە کە لە ئیسلامە معروفن، سواتی جوان و چاکن. بڵێ ئێکشە جوانەکەم تۆ حەزەکەیت ئینسان چیتیانە بێ، کام سفەتانە لای تۆ قێزەونن؟ ئەڵێ وەڵا حەز ناکەم ئینسان شەڕەنگێز بێ، جوێن فرۆش بێ، غەیبەتی هەبێ، نەمیمەی هەبێ، دەستی پاک نەبێ، دەمی پاک نەبێ. هەموو ئەو شانە بۆ باسەکە کە لە دینا قێزەونن. ئەمە فیترەتی ئینسانە، حەزی لە خێرەکانە بە فیترەتی خۆی، ڕقیشی لە خراپەکانە. کە خراپەیەک شەکەیت ئەڵێ باوە ئەوە هەڵەیە، دایە ئەوە هەڵەیە، بەڵام ئەگە تۆ قەنەعەتت پێکرد کە ئەم هەڵەیە ڕاستە و ئەو ڕاستە هەڵەیە، ئەوە تۆ ڕێک فۆرماتەکە و عکس کردەوە ڤایرۆسێکە لە مناڵەکە تاچان. بۆیە مناڵی یەکەم زمانی کە ئەپژێ ئەبێ بە لا ئیلاهە ئیلا الله ببژێ. بۆیە کە لە دایکە بێ بانگە درێ بەگوێیە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله. ابن قەیمە فەرمێ 7 جار مناڵ 10 جار مناڵ ئەبێ یەکەم شت کە فێرە بێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله. سەهلترین کەلیمەیە لام و ئەلف و ها، لا إله إلا الله، کە ئینسان ئەگەر دەمیشی بۆ نەجوڵێ نێتوانێ لەژێر لێوە هەڵبڵێ لا إله إلا الله. کەلیمەیەکە کە ئینسان لەسەر وەکو فیترە پێگات و لەسەریشی شایەتمانێنێ و دنیا بەجێڵێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کە چوومە ئیسرا و میعراج، 2 کاسیان بۆ هێنام، 2 پەرداخیان بۆ هێنام، یەکێکیان شیر بوو، یەکێکیان مەشروب بوو. وتیان هەڵبژێرە ئەی محەممەد. منیش دەستم بر شیرەکەم هەڵگرت. فەرمیان هودیتە إلى الفطرة، فەرمی فیترە و هەڵبژارت کە شیرە. ولو اخترت الخمر لغويت وغود أمتك. ئەگەر عرەقەکە هەڵبژاردایە خۆشە گومڕا بوویت و ئومەشتەکەشە گومڕا بوو بەدواتە. کەواتە ئەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئومەتەکەی لەسەر فیترە گەورە بوو و پێگەیانوە، ئەبێ ئێمەش ئەم فیترەتە لەناومانە بێ. بۆیە ئیمانی ئینسان کە بۆمان باسەکرێ فەرمێ الإيمان 60 أو 70 شعبة أعلاها شهادة أن لا إله إلا الله. إيماني إنسان كمفروضة منال زاخاوي مشكي بي بدريتوا بلي إيمان يك بجنية، إيمان نزيكي 69 تا 79 بشر. سري هرمك ئیمان مان بۆیە کە تەنها خوای گەورە ئەڵڵایە و تەنها خوای گەورە شایستەی پەرستشە. و ئەدناها ئەمە حەقی خوایە، کەمترینیشیان ئیماتەة الأذى عن الطريق، لابردنی شتێکە لەسەر ڕێگای خەڵکە. ئازارێکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ جارێکیان کابرایەک بینی دڕکێک ئازاری موسڵمانانەیە، هەستا دڕکەکەی
لا بردو خستي أولاوة خواهي قورا فرمي فشكر الله له وأدخله الجنة. إماطة الأذى عن الطريق بزمارێک ترکێکی لەسەر ڕێگەکە لابرد خی گەورە بەهۆی ئەوەلی خۆش بخستێنەوە باشتەوە. بەڵام والحەیاء شعبة من الإيمان زۆرجار ئەم ڕقا بەخوایی ئەم مناڵە ناجێڕێتەوە، ئەم قیامەتەش مناڵ ناجێڕێتەوە. حەیائیش بەشێکە لە ئیمان. ڕۆزە پێ بڵێ کوڕم ئەبێ شەرمە هەبێ، ئەبێت حەیا و بەخۆتەوە بێ، ئەبێ ئاگال لە خۆ بێ، نەبادا ڕۆژێک مووقیفێ بێتە پێشەوە کە تاوانێکی بۆ هەڵبکەوێ بیەوێ بیکە هیچ لەمانە فریای نەکەون ئەنجاڵێ بەخوا من حەیام بەخۆمە، شەرمەکەم ئەمە ناکەم، ئەم خەجاڵەتێ بەسەر خۆم و بەسەر بنەماڵە و بەسەر کەسوکارمە ناهێنم. بۆیە ئالێرە نیا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەیاکە بە بۆڵ تەنووسێت تۆخێک هاتەوە لامان، ئەویشە بەشێکە لە ئیمان. بەڵام فەرمێ زۆر جار حەیا ئینسان لە تاوانە جێڕێتەوە کە شتەکانی تر لی ناجێڕنەوە. سبحان الله. بەرەوە ئەم منایە چەند جوانە کە بە حەیا بێ، بە شەرم بێ. خۆمان ئەڵین کشکە شەرمی کرد شارێکە هێنێ، فعلا شارێکە هێنێ. ئەمە ئەم شەرمەیە کە مەفروزە هەموو کەسێک بەشێکی حەیای تیا بێ. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە حەیا بوو کە ئەچوە ناو ڕەفیقەکانێەوە، کە ئەچوە ناو هاوڵەکانێەوە، شەرمێ کرد، شەرمن بوو تیانە. کە تۆ ناو مەجلیسێکا دانیشیت شەرمەکەی قسە بکەی، شەرمەکەی دەنگ بەرزکەیتەوە، شەرمەکەی نوکتە بکەی، شەرمەکەی قسەی هەڵەز و بەڵەسکەی، شەرمەکەی دەستبەری بۆ خواردنەکە، شەرمەکەی ئەمانە هەمووی حەیان. شەرمەکەی نوکتە بجێڕیتەوە، شەرمەکەی درۆ بکەی، شەرمەکەی شتێ بڵیوانە بێت، ئەمانە هەمووی حەیان. شەرمەکەی پێش لە خۆ گەورەتر بکەویت. بۆیە زۆر جار ئینسان حەیای جێڕێتەوە کە لەوانەیە شتی تر نەیجێڕێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ والحەیاء شعبة من الإيمان. بەڵێ کەواتە ئیمان ئاگاتان لێی بێ، ئیمان لە پێش قورئانی شەوەیە. جوندوبی کوڕی عەبدوڵڵا فەرمێ كنا غلاما أو شبابا حزاورة، ئێمە کۆمەڵێک گەنجی یان كنا فتيانا حزاورة، کۆمەڵێک گەنجی تازە پێگەیشتوو بووین، تازە سمێڵ هینەکەنوانە، هاتین بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێوەتگەیەکی بۆ کردین، تەدریبی پێکردین، لای خۆی هێشتینەوە بە ماوەی 20 ڕۆژێک لە خزمەتیا بووین. فەرمێ فتعلمنا الإيمان قبل القرآن فتعلمنا القرآن فزادنا إيمانا. فەرمێ یەکەم شت کە فێر بووین ئیمان فێر بووین. ئەم مناڵانە کە یەکەم شت فێرە بن مەفروزە ئیمان فێر بن. ئیمان بەخواوە هەتاوەکو قەزا و قەدەر. دواتر قورئان فێرە بن. وەکو دایکی سوفیانی ثەوری پێیەوت ئەی کوڕم ئەمە 10 درهم بچۆ 10 حەدیسی پێغەمبەری خوا فێر بە صلی الله علیه وسلم. ئەگەر ئەم حەدیسانە کە فێر بوویت جێبەجێت نەکرد لە دانیشتن و مەجلیس و قسەکردن و ئاکارتا ڕەنگی نایەوە، بزانە ئەم حەدیسەیان ئەم ئاەتە ئیسفادی بۆ تۆ نەبووە، واز بێنی باشترە نەبابە بێ بە بەڵگەیەک بەسەرتەوە لە ڕۆژی قیامەتە. فەرمووە ئەنە ئەکفیکە بمغزەلی، منیش چنینەکەی خۆمە بۆ ئەەکەم، پارە بۆ پەیاکەم، نێڵم پەکەکەوێ. هەموو جارێ 10 درهم تێمێ چۆ 10 حەدیس و ئاەتی پێ فێر بە. سوپان دایکانی کۆن ئاوا بوون کاتی خۆی، پارەیانەدا مناڵەکەی فێر بێ. ساکەنە پارە ئەدەیت مناڵەکە بێنی فێری کەیت، خزمەتی کەیت، بەداخەوە چونکە خەڵک مستەقبەلێکی تا نابینێ لەواچێت زۆر کۆڵی پێوە هەڵ نەگرت بێ. ئەوەی پارەی لە شتی ترا سرفەکە، ئەونا دەربەستی ئەوە نییە مناڵەکەی فێری ئیمان و فێری خواپەرستی و فێری ناسینی پێغەمبەری خوا و فێری قورئان و فێری حەدیس و فێری ئەخلاقی ئیسلامی بێ، کە ئەمە دوایی زۆر بە قورسی باجەکەیەدەن، زۆر بە قورسی. ئالێرانەیە نەمامێکی شل لە بەدەسەوەیە لەسەر فیترەتە، توانی بە هەمان شێوە ئاراستەی کەیت و بیچەمێنیتەوە، دوایی کە ڕق بوو ئاوا دەکرد بەدەستەوە شکێ. بۆیە ئەبێ ئەم فیترەتە مناڵی لەسەر پەروەردە بکەین، مناڵی لەسەر دروستکەین بۆ ئەوەی کە گەورە بن. عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ 8 دانە ساڵ بە دیا سوورەتی بەقەرەوە بووم هەتاوەکو تەواوم کرد و لەبەرم کرد. دوایڵێن کە تەواوی کرد 1 مانگای کرد بە خێریایی بە ئەرزا خەڵکی بۆ داوەت کرد. ئێمەش لەم سەر بۆ ئەو سەیری قورئانمان لەبەرە، بەڵام لەسەر شوێنێکی ناوەستین، تەدەبورێکی لێ ناکەین، کاریگەری لەسەرمان نییە. بۆیە مناڵ خۆی بە فیترەت
ئامادەباشی وەرگرتنی دینی تایە، ئیمانی تایە و فترەی تایە، پێویست ناکە زۆری لەگەڵ بڵین. وەکو عەبدوڵای کوڕی مەسعود پێیان وتیان ئێمە حەزەکەین زۆر نەسیحەتمان کەی بەس پێنجشەمان نەبێ. فەرمی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کەم نەسیحەتێ کردین بۆ ئەوەی کە بێتاقەت نەبین. کەواتە شتەکە بە زۆر بڵێی و زۆر وتن نییە لەگەڵ مناڵە، بەڵکو بە ئاراستەکردن و لەسەر شەقام هێشتنەوەکەیەتی. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.